سەرکردەیەکی پێشووی پەکەکە چەند زانیاریکی نهێنی دەدرکێنێت. دژیکردنەوەی بارگایەکی حیزبی کوردی لە کەرکووک هەشتی شەعبی مانی گرت. خواردنەوەی مەی لە عێراق قەدەغەکرا و هەر کەس سەرپێچی بکات سزای دارایی دەدرێت. لا تیوار نیوزەوە سڵاوتان لێبێت تا بەنجاف و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. دکتۆر فایق وڵپی سەرکردەی پێشووی پەکەکە سەبارەت بە دۆخی پەکەکە لە هەرێمی کوردستان و ئەندامەکانی بڵاوی کردەوە. ئەو کەسانی تێکەڵی پەکەکە بوون لە هەرێمی کوردستان هیچ حساب بۆ ڕاو بۆ چوونیان نەکراو، دوجار لا پەکەکە دوورکەوتنەوە. ئەگەر گوێ لەو کەسانە بگیرا بە ئێستا دۆخی پەکەکە لە باشووری کوردستان زۆر باشتر دەبوو. دکتۆر فایق وڵپی باسی لەوەش کرد تا لە سنووری هەولێر و دهۆک چالاکی پەکەکە ڕێگە پێدراو نییە. ئەمە سیاسەتێکی ڕوونە، بەڵام بەداخەوە لە سلێمانی وانە. هیوا هەیە لە ناویەکێتی بەشداری کۆنگرەی نەتەوەیی دەکات، بەشداری لە لۆزان دەکات تا پەکەکە ڕێکی خستووە. معقول نییە ئەو هەموو کادیرەی پەکەکە لە سلێمانی تیرۆر دەکرێت و دەزگا ئەمنیەکانی یەکێتی ئاگایان لێ نەبێت و هیچ هەڵوێستیان نەبێت. نازانم بێسەروبەری سیاسیە یان دووفاقیە. ئەمە زیانی بۆ پەکەکەش هەیە و دەبێت بەرپرسانی سلێمانی پێداچوونەوەی بۆ بکەن. لا دژی ڕادەستکردنەوەی بارگاکانی پارتی لە کەرکووک خۆپشاندان سازکرا. خۆپشاندەران ڕێگەی نێوان هەولێر کەرکووکیان گرتووە و نایەوێت ئەو بارگایانە ڕادەستی پارتی بکرێتەوە. لا دوێنێشەوە نزیکەی 60 ئەندام و لایەنگری هەشتی شەعبی دژی ڕادەستکردنەوەی بارگاکانی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک گردبوونەوەیان دەست پێ کردەوە. میدیاکانی عێراق ئەمڕۆ دووشەممە بڵاویان کردەوە کە دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاری خۆی لەبارەی ئەو سکاڵایانە یەکلا کردەوە کە لەبارەی یاسای داهاتی شارەوانیەکان ژمارە 1 ساڵی 2023 تۆمار کرابوون. سکاڵەکان بە دیاریکراوی لەسەر مادەی 14 ئەم یاسایە بوون. ئەم مادەیە لە بڕگەی یەکەمدا دەڵێت هاوردەکردن و دروستکردن و فرۆشتنی مادە کوهویەکان بە هەموو جۆرەکانیەوە قەدەغەیە. هەر کەسێک سەرپێچی بڕگەی یەکەمی مادەکە بکات با بڕەپارەیەک غرامەت دەکرێت کە کەمتر نەبێت لە 10 ملیۆن دینار و زیاتر نەبێت لە 25 ملیۆن دینار. هەروەها دادگای فیدراڵی بڕیاری خۆی دەرکرد و دەڵێت لەم یاسایەدا هیچ سەرپێچێکی دەستوری بوونی نییە و با زۆرینەی ڕەها ئەندامانی دادگاکە بڕیاریانداوە و دەبێت هەموو دەسەڵاتەکان پێوەی پابەند بن. سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شات.